تاوانە تۆ سەدام حوسێن بە سەرکردەیەکی مەزن بزانی و شانازی پێوە. دیارە ئەوەی بینیتان لەو گرتە ڤیددیوەیە بۆ هۆی نیگەرانی سەرتاسەری کوردستان بە تایبەتی کەسوکاری قوربانیانی جێنۆساید و ئەنفال و چیمیاباران ئەوەی دەیبینن چەند پارێزەرێکی کوڕە ئەنفال و کوڕە شەهیدن ئەمڕۆ لە لقی هەولێر سندیکای پارێزەران سکاڵیان تۆمار کرد لە دژی مامۆستا عومەر فەقێ و ئێمەش وەکو سندیکای پارێزەران هەمیشە خزمەتکاری کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوەکانی بەداخەوە ئەوەی مامۆستا عومەر گوتی ئەوە پێچەوانەی دەستور بوو، پێچەوانەی یاسای عقوباتی عێراقی بوو، پێچەوانەی ئەو یاسایەشە کە بەعسی حەزر کردووە لە عێراق ژمارە 32 بەسرکردنی دیکتاتۆرێک کە دەستی بە خوێنی نەک هەرگەلی کوردستان گەلانی عێراقیش سوورە ئەوە هێڵی سوورە. لە پای ئەوە بێ مامۆستایەک تۆمەتبارێکی وا گەورە بکاتە سەرکردە و پاشان بە شێوەیەک جوێندان کە دڵی کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوەکان بڕانجێنی دیارە ئەوە دەرەنجامەکەی دەبینن ئەمڕۆ پارێزەران سکاڵایان تۆمار کرد و هیوادارین خەڵکانی تر دووبارەی نەکەنەوە چونکە بەڕاستی دادگای لێکۆڵینەوەی هەولێر ئەمڕۆ دۆسیەکەی لەبەردەستە و چاوەڕێن دادگای لێکۆڵینەوە بەدانانی ئەو مادەی کە سکاڵا لێکراوی پێ تۆمەتبار تاوانە تۆ سەدام حوسێن بە سەرکردەیەکی مەزن بزانی و شانازی کرد.